وەک بەڵێنی دابوو. تیوار دەست لە زنجیرە راپۆرتی ئاشکراکردنی قاچاقچێتی سنوورەکان هەڵناگرێت. ئەمەش بۆ ئەو دەگەڕێتەوە کە سنوورەکانی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی بوونەتە شوێنی هێنان و برنی دەیان جۆر لە مادەی هۆشبەر، دۆلار، گڵی ئاڵتون و ترامادۆڵ، چەک و بازرگانیکردن بە مرۆڤەوە. لە سۆنگەی خەمخۆری و شیارکردنەوەی ڕایگشتی و لایەنە پەیوەندیدارەکانەوە تیوار لە بەشی چوارەمی ئەم زنجیرە راپۆرتەدا وردەکاری قاچاقچێتی چەک لە کوردستان و سنوورەکانی نێوان سووریا و عێراق و ئێران بڵاو دەکاتەوە. لێرەوە ناوی ئەو بەرپرسانەی لە پشتی فرۆشتن و هێنان و بردننی چەکن بۆ ڕایگشتی ئاشکرا دەکات. دیاردەی بازرگانی و قاچاقچێتی بە چەکی دەوڵەتەوە لەلایەن چەند گروپ و هێزێکی میلیشیای عەرەب و کورد لە نێوان ئێران، عێراق و سووریا لە گەشەکردن و فراوانبووندایە. بە جۆرێک ئەم پرسە سەری کێشاوە بۆ ئەوەی بەشێک لە دەستگا ئەمنیەکانی ئەو حیزبانە شانە و گروپی گەورە و جیاوازی بۆ دروستکەن و بەڕێکەوتن و سەفەقاتی گەورە سەرقاڵی هێنان و برنی ئەو چەک و کەرەستە سەربازیانە بن کە لەلایەن خودی دەوڵەت و هاوپەیمانان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان قەدەغە کراوە. یەکێک لەو ڕێگا سەرەکیانەی کە ڕۆژانە و مانگانە هەزاران پارچە چەکی پێدا دەبرێت بریتیە لە دەرچەی ڕەبیعە لە ڕێگای نێوان سووریا و عێراق کە لە ناو قاچاقچیەکان بە ناوچەی شین ناسراوە و گەورەترین ڕێگای هێنان و برنی چوار جۆر چەکی سووک و مامناوەندی وەک M4 کلاشینکۆف BKC و جۆرێکی دەمانچێ. ئەم خاڵی ئاڵوگۆڕە بەردەوام کراوەیە بۆ هێنان و هاوردەکردنی حەبی هۆشبەری چیپ تاگۆن و کراک و ناردنی چەکە مامناوەندەکان بەباری کۆنتێنەری خواردەمەنی و تانکەری سوتەمەنی بۆ سووریا. سەرەتای ڕێگاکە و لۆکیشنی یەکەمی بە گوندی شیلباران لە عێراق و هێڵی پانی 38 SKF دەست پێ دەکات و لەسەر سنووری سووریا لۆکیشنەکە بە گوندی سەدی دیا کۆتایی پێدێت. تەراتێنی ئەم گروپە چەک فرۆش و تۆڕە قاچاقچیانە لە نێوان سنووری عێراق بە هاوبەشی و لەژێر دەستی هێزە ئەمنیەکان لە پۆلیس، لیوای 6 شعبی، لیوای 7 پاسەوانی سنوور و لیوای 1 پاراستنی سنووری دهۆکدایە کە سنووری گوندی کەلهیە. لە سنووری عێراق ئەرکی پاراستنی قاچاقچیەکان و ئەندام و تۆڕ و بارەچەکەکانیان لە ئەستۆی لیوای 7 پاراستنی سنوور فەوجی 3 سریەی 3دایە لە گوندی شیلباران و 2 گوندی دیکەی هاوسنووردایە. لە دیوی سووریاشەوە ئەرکی پاراستنی تۆڕە چڕ و پڕەکانی قاچاقچیە نهێنی و گەورەکە لە ئەستۆی هێزەکانی سەنادید ئەلشەمەردایە بە سەرپەرشتی شێخی عەشیرەت شێخ بەندەر حەمید ئەدهەم ئەلهادی کە بارەکەی هێزە چەکدارەکانی لەو سنوورە بە 15 ڕەبیە دەخەمڵێنرێن و بە چەندین چەکی وەک دۆشکە و هاون و ئۆتۆمبیلی درع چاودێری و پارێزگاری لە بار و قاچاقچیەکان دەکەن. ناوچەکە بە تەواوی بۆتە سێکوچکەیەکی قاچاقی بە چەکی هاوپەیمانانەوە و ئێران و حەشت و هێزێکی باڵادەستی سنوورەکە و گروپە میلیشیاکانیش لە سووریا مانگانە بە بەهای 100 ملیۆن دۆلار چەک دەبەن و دەهێن و لەو ڕێگەیەوە کامچەکەیان بوێت ئاڵوگۆڕی پێدەکەن و بەدەستی دەخەن. پارساڵ فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا ڕەتڵێک ئۆتۆمبیلی سوتەمەنیان کردە ئامانج. سەرەتا میدیای حەشت و ئێران وەک تاوان لە قەڵەمیاندا، بەڵام دوای لێکۆڵینەوە دەرکەوت ئەو تەنکەرانە سوتەمەنیان تێدا نەبووە و پڕ بوون لە چەک و کەرەستەی سەربازی کە بە قاچاق دەبران بۆ ئەو گروپە میلیشیا شەڕکەرانەی لە سووریا سەر بە ئێران و لە قازانجی ئەو وڵاتە دەجەنگن. بە پێی زانیاری ورد و بەدوادا چوونە تایبەتەکانی تیوار ساڵانە بە بەهای نزیکەی 1 ملیار دۆلار ئاڵوگۆڕی چەک لەم لۆکیشنانە دەکرێت و حکوومەتی هەر سێ وڵاتیش ئاگادارن، بەڵام چونکە لە بەرژەوەندی وڵاتێکی هەرێمی و ئەو گروپانەدایە کە سەر بەو وڵاتەن لێی بێدەنگن. تیوار دەستی گەیشتووە بە بەڵگەنامەیەکی گرنگ و نهێنی دەستگای هەواڵگری عێراق کە تایبەت ئاراستەی سەرۆگۆزیران کراوە و تێیدا ئاماژەی بە مەترسی و فراوانبوونی دیاردەی بە قاچاقبرنی جۆرەها چەک لەو سنوور و لۆکیشنانە داوە و
ئەوەی ڕوون کردوێتەوە کە سوپای عێراق و میلیشیا شیعەکان هەروەها چەند گروپێکی باڵادەست لە سنوورەکە کە وەلایان بۆ ئێران هەیە تێوەگلاون و داوای لێکۆڵینەوەی خێرا و دەستبەجێی کردووە. تیوار لەم زنجیرە ڕاپۆرتە و بەدواداچوونەکانی بەردەوام دەبێت. لە بەشی پێنجەم و داهاتووی ئەم زنجیرەیەدا تیوار ئەوە ئاشکرا دەکات کە چۆن سلێمانی بووە بە بنکەی دەستگای هەواڵگری وڵاتێکی هەرێمی و گروپە میلیشیاکانی ئەو وڵاتە بە جۆرێک چەندین بنکە و بارەگەیان لەو شارە کردوتەوە و شارەکە بۆتە گۆڕەپانی چالاکیە هەواڵگریەکانی ئەو وڵاتە هەرێمیە.